چۆن بزانین مناڵەکەت دڵی کوونە؟ نیشانەکانی دڵکوونی چیە لە مناڵانە؟ و کەی دەرەکەوێت؟ سڵاتان لێبێت بەڕێزان، من دکتۆر بیلال عەبدوڵڵا، پزیشکی پسپۆڕی مناڵان و پسپۆڕی وردی دڵی مناڵان. نەخۆشی دڵکوونی لە مناڵانە نەخۆشیێکی باوە لە ناو نەخۆشیێک زگماکیەکانە و دەرکەوتنی ئەگۆڕێ پێی حەجمی دڵکوونیەکە و پێی شوێنی دڵکوونیەکە. خۆتان نەزانن دڵ چوار ژوورە، ژوورەکانی سەرەوە و ژوورەکانی خوارەوە. لە بینی گوێچکەڵی بەشی سەرەوەی دڵە ئەگەر کوون هەبێ نیشانەکانی تۆزێ تەخیرە بێ بە پێی حەجمەکەشە گۆڕێ. لە بەشی خوارەوەی دڵە ئەگەر دڵکوونی هەبێ لە بینی هەردوو سکۆڵەیە نیشانەکانی زووتر دەرەکەون، زۆربەی زۆریان لە ساڵی یەکەمە بگرێت لە 6 مانگی یەکەمە و هەنێ جار ئەگەر زۆر گەورە بێ لە بەشی خود دەست دەرەکەوێ. هەنێ جار نیشانەکانی بەو شێوەیە کە زوو پەتاگرن، بەعزێک جار نیشانەکانی بەو شێوەیە کە شیر ناتوانێ بخوا، هەنێ جار شیر خواردنیشی باشە بەڵام گەشە ناکە. هۆکاری زووگرتنی پەتاکەش بەهۆی دڵکوونیەکەوە و لە پەتاکاکە کە درەنگتر چاک بێتەوە زۆر جار پێویست بە داغڵبوونەکە. و هەروەها بەشێک لە دڵکوونیەکان پێویست بەوەکە کە زوو چارەسەر بکرێن، کوونەکانیان بۆ دابخرێ لە مناڵی زووە، هەنێکیان ئەتوانێت دوا بخرێ بۆ تەمەنی 4 بۆ 5 ساڵی واتە پێش چوونە قوتابخانە. دوای ئەوەی کە گەشتە قۆناغی پێش قوتابخانە بەشی سەرەوەی کوونی دڵ ئەو کاتە ئەبێت لە ڕێگەی قەستەرەوە ئەگەر هات و گونجا بۆ ئەوەی کە جیهاز بکرێتە بینی هەردوو دیوارەکەی گوێچکەڵی سەرەوە و یا لە خوارەوە بینی دوو سکۆڵەکە ئەگەر هات و گونجاو بوو بۆی بە قەستەرەدا بخرێ. ئەگەر ناپێویست بە نەشتەرگەری کرانەوەی دڵ ئەکا واتە بە تەواوی نەخۆشەکە دڵی ئەوە سێنرێ لە ژێر جیهازی تایبەتە و دڵی ئەکرێتەوە و کوونەکەی بۆ داخۆ. ئەمە ئەگەر هات و کوونەکە هیچ شتێکیکەی لەگەڵا نەبوو، ئێمە پێڵێن ئایزۆلەیت دواتە بە تەنها کوونێک هەیە و بەشەکانی دڵی هیچ کێشەیەکی تری نییە. ئەکرێت دڵکوونی لەگەڵ کێشەی تری بۆریەکانی خوێنە هەبێ. ئەمانە بابەتێکی جیاوازە. هەنێک جار مناڵەکە شینە بێتەوە، هەنێک جار بۆریەکانی عەکسە، هەنێک جار دڵکوونی هەیە بەڵام یەکێک لە بۆریەکانی دروست نەبووە، هەنێک جار دڵکوونی هەیە بەڵام یەکێک لە بۆریەکانی لە شوێنێکی کەوە دروست بووە یا هەر دروست نەبووە. ئەو کاتە ئێمە پێویستمان بە کوونەکە هەیە، چکە ئەو خوێنە بۆ بەشی سەرەوەی دڵ ناڕوە، واتە بۆ شاخوێنبەر ناڕوە تەسک بۆتەوە یا بۆ خوێنبەری سیەکان ناڕوە تەسک بۆتەوە. ئەگەر لە لای ڕاست بێ بۆ خوێنبەری سیەکانەوە، ئەگەر لە لای چەپ بێ بۆ شاخوێنبەرە. ئەو هەروەها دڵکوونیەکان بە شێوازێکە ئێمە ئەمەل ئەین بە دایک و باوکان. بەعزێک جار دڵکوونی هەیە بچووکە و نیشانەیەکی وای نییە، تەنها پزیشکی مناڵان لە ڕێگەی سەماعەیەکەوە کە لەسەر دڵی دایانێ لە کاتی پەتایە، لە کاتی نەخۆشکەوتنایە، لە کاتی چێک واتە پشکنینێکی گشتی کە بۆ مناڵەکە ئەکرێڵی گوێم لە دەنگێکی ناتەبیعیە ئەنێرێ بۆ ئیکۆ. لە کاتی ئیکۆیا دەرەکەوێ بەڵێ کوونێکی تایە بەڵام ئەم کوونە بچووکە. ئێمە ئەمە لە ئەین بەوەی کە لەگەڵ گەورەبوونا دابخرێ کوونەکە خۆی نەوەک پێویست بە داخستن بکە. ئەمانە عاتەن ئەو نەوعە کوونانن کە لە بەشی سەرەوە هەن، بەشی خوارەوە ئەمەلی داخستنی کەمترە و بەشی سەرەوە ئەمەل زیاترە و ئەگەر هات و حەجمی کوونەکە کەمتر بێ لە چەندێک لە 8 میلیم، ئەگەر لە 8 میلیم کەمتر بوو ئەمەلی داخستنی خودی خۆی زیاترە. مەرج نییە دابخرێن، جاریەوە هەیە پێویست بە متابعاکە 6 مانگ جارێ تا ساڵ بۆ یەکی. ئەگەر هات و دانەخرا ئەو کاتە قەرار ئەدرێ کە ئایا ئەمە قەستەرەی پێویستە یان پێویستی بە نەشتەرگەری هەیە. ئەگەر پێویستی بە قەستەرە هەبوو ئەوە کاتی قەستەرەکە دیاری ئەکرێ و ڕیسکەکانی واتە مزعافاتی قەستەرەکە بە نەخۆشەکە و بە دایک و باوک ئەوترێ ئەگەر مناڵەکە گەورە بوو. ئەگەر بچووک بوو پێویست ئەکا هەنێک جار توانای قەستەرە نەبوو ئەبێ نەشتەرگەری بکە بۆ بەعزێک لەو کوونانەی کە هەروەها کێشەی تری دڵی هەیە، وەکو چوارینە، وەکو کوون عەکسی یان بۆریەکانی دڵی عەکسە. پێڵێن TGA یا بۆریەکانی دڵی هەردووکی لە یەک غورفەوەیان، یعنی تەوزیع نەبوون
شاخوێنبەر لە لای چەپەوە بێ و بۆریسیەکان لە لای ڕاستەوە بێ بەعکسەوە هەردووکی لە یەک غورفایە هەردووکی لای چەپەوەیە هەردووکی لە لای ڕاستەوەیە یا جاریوە هەیە بەشێک لە دڵ دروست نەبووە بۆ نمونە بەشی لای چەپی دڵ باش دروست نەبوو کونێکمان هەیە ئەو کاتە شێوازی نەشتەرگەریەکانە گۆڕێ بە پێی کۆی گشتی نەخۆشیەکەی دڵ ئایا هەر کونی هەیە یان کونی هەیە و کێشەی لای چەپی هەیە لای ڕاستی هەیە سەمامەکانی تەواو نییە جاریوە هەیە کونی دڵ هەیە بەڵام یەکێک لە سەمامەکانی سەمامی تاجی لای چەپ لای ڕاست و هەروەها سەمامەکانی بۆری شاخوێنبەر سەمام ئەو بەشەی دڵە کە لە ناو دڵە هەیە لە بینی غورفەی سەرەوە و خوارەوە وەکو دەرگایەک وایە ئەهێڵێ خوێن بڕوە ناهێڵێ بگەڕێتەوە جاروایەکێک لە سەمامەکان شلە خوێنە گەڕێتەوە جاروایەکێک لە سەمامەکان تەسکە خوێن باش ناڕوابووی ئەو کاتە بە پێی ئەمە چارەسەرەکە ئەگۆڕێ یعنی ئێمە هەر تەرکیزمان لە لای کوونەکە نیە کۆی گشتی دڵ مهمە لە لامان و سەمامەکە مهمە غورفەکانی لای دڵ مهمە بۆریەکان باش دروست بوون باش دروست نەبوون هەمووی لە شوێنی خۆیەتی یاننا بە کۆی گشتی قەرارە درێ بە خۆشحاڵیەوە زۆرێک لە کوونەکانی دڵ غورفەکان مەزبوطە سەمامەکان زۆر چاکە دروست بووە بۆریەکان لە شوێنی خۆیەتی و تەسک نەبوونەتەوە خوێن ئەڕوا ئەمانە زۆرینەی حاڵەتەکان پێکەێنن زۆرینەی حاڵەتەکانی شینبوونەوەی لەگەڵ نییە کوون بە پێچەوانی ئەوەی کە دایک و باوک بیری لێ ئەکاتەوە زۆرینەی شینبوونەوەکان یا لە عەکسایە واتە بۆریەکەی عەکسە یا بۆریەکەی دروست نەبووە یا سەمامەکەی دروست نەبووە سەمامەکەی بە هیچ شێوەیە خوێنی پیان ناڕوات لەم کاتا شینبوونەوە دروستە بێ کون بە تەنها خۆی شینبوونەوە دروست ناکە بەڵام دواخستنی بۆ تەمەنێکی زۆر گەورە کە بەداخەوە ئێستا ئێمەی بینین مەسەلەن ژنێک هەیە حامیلە بووە اینجا پێیزانراوە یا پیاوێکە تەمەنی 56 ساڵە و پێشتر ئیکۆ نەبوو و بەردەست نەبوو ئیکۆی نەکرۆ ئێستا زەختی سەکانی زۆر بەرز بووەتەوە و کوونەکە عەکس بووەتەوە خوێن لە جیاتی ئەوەی لە لای چەپەوە بۆ لای ڕاست لە شوێنێکەوە کە زەختی دڵ بەرزە بۆ لای بەشی ڕاست کە زەختەکەی عەکسە بێتەوە ئەو کاتە شینبوونەوە دروستە بێ ئەمانە ئەگەری زۆر کەمن و ئەلحەمدوللا وردە وردە لە تەمەنی ئێمە کەمترە بێتەوە و نابیندێ بەهۆی ئەوەی کە دکتۆری مناڵان زیاتر ئیکۆ ئەنێرێ و زیاتر ئەکرێ و زووتر قەستەڕە ئەکرێ و کە پێشتر ئەم شتانە نەبوون. سمارت وەرچەرخانە